بۆ قسەکردن لەبارەی پەیوەندیەکانی تاران و ڕیاض و هەروەها ئاساییکردنەوەی پەیوەندیەکانیان هەروەکردنەوەی باڵێزخانە و خۆسڵخانەی ئێران لە ڕیاض و جەددا گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز خەسرە ئیلیاسی چاودێری سیاسی لە واشنگتنەوە لە ڕێگەی سکایپەوە لەگەڵمانە. بەڕێز خەسرە ئیلیاسی سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش. ئێژێ خەسرە گەلێک بەخێر هاتنە کوردستان 24 بە درێژەهیا دیروکە ئەگەرم تەماشا بکەن گەلێک جارە هەڵبەز و داوبەس دناوبەرە پەیوەندیان ڕیاض و تەهرانێدا چێبوونە مرۆڤ دکارە بێژە دووبارە دەستپێکردنەوان پەیوەندیان دکارە بە دەستپێکێکە جدی بوو گەلێک کێشێندیان دناوبەراوان هەردوو وڵاتان نەدنافخۆ بەلکو لە دەرڤە بۆ میناکەم بێژن لە یەمەنێ. زۆر سپاس هاوڕان هەروەزاود ئاماژەت پێدا پەیوەندیەکانی نێوان ئەو دوو هێزە ناوچەیە بەرزی و نزمی زۆری بەخۆی بینیوە و دوای 7 ساڵ دابڕان بەهۆی ئاڵۆزیانەی لە نێوان ئەو دوو وڵاتەدا ڕوویدا بە نێو بژیوانی چین بە جۆرێک لە جۆرەکان ئەو دوو وڵاتان بڕیاریاندا کە پەیوەندی دیپلۆماتیکەکانیان دووبارە دەست بکەنەوە وێرە ئەوەی کە هێشتا ئەو دوو وڵاتە لەسەر کۆمەڵێک مەلەف و دۆسیە لە ناوچەکەدا گرفت لە ناویاندا ماوەتەوە. من پێم وایە ئەو ڕێگای و ئاساییکردنەوەی تەواوی پەیوەندیەکان زۆر ئاسان نابێت دەبێت چارەبێ بزانین لەسەر مەلەفەکانی یەمەن، سووریە، چەکی ناوکی و تەنانەت ئیسرائیلیش گۆڕانکارەکە لە ناوچەکە بەرەو چۆنێت. بەڵێ پاڵنەرەکانی ئاساییکردنەوەی پەیوەندیانە چین چی وایە کرم دوو وڵاتە جارێکی تر دەستکەنەوە بە ئاساییکردنەوەی پەیوەندیەکانیان کردنەوەی نوێنەرایەتی یەکانیان لە وڵاتی یەکتر؟ پرسیارێکی گەلێک گرنگە بەڕای من بەشێکی دەگەڕێتەوە بۆ ئاڵوگۆڕە جیهانی و نێودەوڵەتیە کە خەریکە ڕوو دەدات و لەسەر هەمویانەوە ئەگەری بەجێهێشتنی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئەمریکاوە ئەوەش بەهۆی ئەوەی کە ئەگەر ئێمە بەرەو گۆڕانی سەرچاوەکانی وزە و بەرەو دنیای وزەی سەوز بڕۆین سەرچاو دوو کەڵدەرەکانی دابینکردنی وزەوەکو لەوت و خەڵوز و گاز ئەو گرنگیان نامێت کەواتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەو گرنگی استراتیژیکی و ژێۆپۆلیتیکەی لە بواری وزەوە نامێنێت ئەو قسە دەچێتە ئاسیا و دەچێتە ئەفریقا ئەمە لە ڕووی نێودەوڵەتیەوە گەر لە ڕووی ناوچەیشەوە سەیریکەین ئەم دوو وڵاتە هەمیشە بە جۆرێک لە جۆرەکان باڵانسێکی هێز لە ناویاندا بووە بەڵام تاساش سەعودیەت کە ئەمنی لەلایەن ئەمریکاوە دابینکراوە لە 2019 بملاوە بە جۆرێک لە جۆرەکە هەستی بەوە دەکرد کە ئیتر ئەمریکا گرنگی بە ناوچەکە نادا دەبێت بخۆی لە بیری خۆی دابێ و واقعژوای کردو کە پاڵ بە سعودیەوە بنێت هەڵداست. ئێژای خەسرە و دەرڤەی جوداهیە مەزهەبی و بە بەردەوامی بێباوەریە دناوبەرە هەردوو وڵاتان دروستکە دەرڤەی وەیەکی و هەردووژی پشتگیریە لاانێن جوداتکەن لە دەرڤەی سنوورێن وڵاتێن خۆ هەردوو وڵاتان دەریا هەیە و سنوورێن وا دەریاژی دناوبەرە ئیران و سعودیە نەهاتنە کێشان و بە بەردەوامی وەزارەتە دەرڤە ئیرانی سعودیە کوێتێ تۆمەت بارد کە کو پشکەوانی غازە سروشتیژ دەریا ڕژ دخۆت و دبات. ئایا ئەوە دەبیتە دەستپێکێک بۆ ڕێکەفتنەیە لەسەر نەخشە کێشان یانژی کێشانە سنوورەکێ دەریایی یانژی دبال وێ دەرێت ناکو کێندن دیسا دەست پێ بکەن؟ زۆر سپاس بۆ پرسیار هەوە ئاماژەم پێدا ئەم دەستپێکردنەوەی پەیوەندیەکان بە مانای چارەسەرکردنی تەواوی کێشەکان نییە بەڵام هەنگاوێکی گرنگە بەرەو چارەسەرکردن. سعودیا لەسەر دەستی محەممەد بن سەلمان پلانێکی گەورەوە تا ئاستا دەتوانین بڵین تموحێکی گەورەی هەیە بۆ داڕشتنەوەی نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەلێن بۆ گەیشتن بەو ئامانجە کە تێیدا تەنانەت محەممەد بن سەلمان دەڵێ من ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکەم بە ئەوروپای نوێ کە من پێم وایە ئەمە تۆزێک لە واقعەوە ڕەنگە بە دوور بێ زۆر خاڵاوی بێ بەڵام بەرحاڵ پلانی هەیە بۆ پلانانە پێویستە ناوچەکە جۆرێک لە سەقفگری و ئەمنیەت و ئاسایشی تێدابێەوە لەو ڕۆوە دەتوانین بڵێن ناتوان ئێرانیش لەبەر چاو نەگیرێ و ئەو جۆ دەزوەران و ئاڵۆزەی کە ئێران سەرچاوەی سەرەکیەتی
بتوان کۆنتترۆلیکەن و دەورێکیش بە ئێران لە ناوچەکەدا کە ڕۆڵ و کاریگەری هەبێ و ببێت بە فاکتەرێکی سەقامگیری و لەو ڕۆ دەبێت چاوەڕێکم بزین ئەو بەلەفاایی دیکە چۆن چارەسەرەکە سەرەتاکانی دەرکەوتون لە بیرمان نەچێت کە ماوەیەک لەوە پێش بەشار ئەسەد سەرۆکی سووریا لە وڵاتای ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی یاخلیج پێشوازی لێکە و سووریا دەبێت بە بەشێک لەوەی داڕچنەوەی نشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێتەوە نەو کایەکان و ئەمەش خاڵێکی ئەریێ بەلای ئێرانەوە. بەڵێ بەڕست خسڕی بەشێک لە توێژەران چاودێرانی سیاسی دەڵێن ئەم ڕێکەوتنە سەرەتای سەردەمی چینە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهانیشدا. من تۆزێک لەوە پێشتر سواز بۆ پرسیارە ئاماژەم بەشە نێودەوڵەتەکەی کرد ئەم ڕێکەوتن لە بیرمان نەچێت لە مانگی سا بە ناو بژیوانی چین هاتە ئاراوە و ماوەیەک بە هەفتەیە دەشەولەوە پێش کۆبوونەوەی وڵاتانی گروپی حەوت بوو و لەو کۆبوونەوەدا بڕیاردرا کە ناکرێت ئێمە لە چیندا ببڕین یا چین لە ئابوووریەکانی خۆباندا ببڕین بەڵام دەکرێت ریسکی چین کەمکەینەوە. ئەو ریسکەی چین لە پێشخاندا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست نابێت بێمە لەوە تێبگەین بە تایبەت کە دموکراتەکان لەسەرکار بن ئەو ریسکە لە ئاسیا و ئەفریقا دەبێت چاوەکان ئێستا لەسەر ئەفریقا کاتێ زۆربەی ئەو سەرچاوانەی ئەو موادانەی کە بۆ وزەی سەوز بەکار دەهێنرن لە داهاتوودا لە چەند ساڵێن داهاتوودا بەشێکی زۆری لە خودی چینە بەشێکیشی لە ئەفریقایە واتە ئاسیا و ئەفریقا گرنگ دەبن و بەڕای من چین لە پێگەی دووەمدا هەربێتەوە و ئابوووریەکی بەهێزی هەر دەبێ و دنیاش ئەوەی دەوێ ئەمریکاش ئەوەی دەوێ لە ڕاستیدا بەڵام دەیانێت ئەو ریسک کۆنتڕۆڵ بکەن. باشە ئەگەران بەری خۆ بدەینە ئاساییکردنا ڤان پەیوەندیان بە تایبەتی ئیران و سعودیە هەردوو ئەندامێن ئۆپێک و ئۆپێک پلاسێنە و ساڵانە ژبلی مەسەلا نافت و غاز و ئەنەرژیەک و هەندێک جێ ناکوکی هەنە ساڵانە ژ ئیرانێ زێدەی 9 ملیۆن کەسان دچنە سعودیەش بۆ پێکینانە حەج و عومرەیە ژ سعودیەشی بە هەمان ڕەنگی بە هزاران کەس دچنە مەشهەد و قوم شیعەنە دچنە زیارەتکارە لە گۆڕی بیر و باوەرێن خۆ ئەvە دکارە ببیتە دەستپێکێک ji bo abûriyeke baştir ya Îranê serbarî wan ewlûqeyên welatên Rojava û Amerîka li ser Îranê sepandîn dê harî kar vegelo dê tiştekî biguhere بەنسبەت سعودیە و وڵاتانی کەندا و پرسیارە وەڵامەکەی بەڵەیە لەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێدا ئابووریە وڵاتانە لێگرێ دەدرێەوە تەنانەت جێگەی ئیسرائیلیش دەکرێتەوە و سەرەتاکانی نەرکەوتون ئێران سەرچاوی کێشەیە بەڵام گەورەترین کێشەی کە لەگەڵ ئێران هەیە مەلەفی ناوەکیە و ئەگەر بتوانێت و ئێستاش باز لەوە دەکرێت کە دووبارە گفتوگۆکان دەست پێ دەکەنەوە ئەگەر لەگەڵ دموکراتەکان بتوانن بگەن بە جۆرێک ڕێککەوتن لەسەر مەلەفی ناوەکی ئەمریکا بەلای و ئاسایی بۆ پێشتری شەوا بوو لە ڕێککەوتنەکەی 2016 کە لە بەرامبەرەوەدا ئێران لە ناوچەکەدا تێکەڵ هێش بکرێتەوە تێکەڵ کێش بکرێتەوە چ لە ڕۆی ئابووری چ لە ڕۆی ئەمنیەوە و ئەوە ئەگەر دیسان ڕوو بدات ئەگەر ئەم ڕێککەوتن لە سەردەمی دموکراتەکاندا لەگەڵ ئێران بکرێت. بەڵێ بەڕێز خەسرۆ ئەلیاسی چاودێری سیاسی لە واشنگتن لە ڕێگەی سکایپ لەگەڵماندا بوو سپاس بۆ شرفەکانتان.